لەپاش هەموو کێشمە سیاسیەکانی عێراق لە پاژەوەی کە حکومەت لە ساڵی ڕابردوودا پێکێنرا لە کۆتایی مانگەکانی ساڵی 2022دا لە پاش دروستبوون و تەشکیلکردنی ئەم حکومەتە کۆمەڵێک کێشەی هەڵواستراو لە ڕابردوودا مابوون و کابینەکانی پێشتر کە بە کۆمەڵێک کێشەی دیکەەوە ئەم کابینەیە دەست بەکاربوون و لە نێویشیاندا یەکێک لەو پرسانەی کە تا ئێستا یەکلای نەبووتەوە ئاڕاستەی ئەنجومەنی نوێنەران نەکراوە ئەویش پرۆژەیە یاسای بودجەیە موازنەیە کە لە ئەنجومەنی وەزیران بڕیاری لەسەر دراوە نێردراوە واژۆی سەرۆکوەزیرانی لەسەر کراوە بەڵام تا ئێستا ئاڕاستەی ئەنجومەنی نوێنەران نەکراوە ئەم پرۆژە یاسایەکی دەگاتە ئەنجومەنی نوێنەران پشکی هەرێمی کوردستان لە ناویاندا تا چەند کاریگەری لەسەر ئاسایبوونەوەی وەزعی بازاڕ و هاوڵاتیان و لە نێویشیاندا پرسی و بەهای دیناری عێراقی تا چەند پەیوەندی دەبێت بە پرسی بودجەوە ئەو کۆمەڵێک بابەتی دیکە لە نێویشیان داویزە ئەم بابەتانە لەگەڵ بەڕێز دکتۆر جەمال کۆچەر ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە بەڕێزیان سەرۆکی لیژنەی داراییشن گفتوگوی زیاتر دەکەین ئەندامی لیژنەی دارایین دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت پرۆژە یاسای بودجە هەنگاوەکانی گەشتنی بە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەکوێ گەشتووە؟ بله زۆر سپاس سڵاوەت خۆ دەلتەوە هەمی بینەرە و بیسەرێتەوە بن حتان و پرۆژەی ئەلدەف حکوومەتی یعنی حتان و کە دەنگدانا ئەنجومەنی وەزیران سەرنەهاتیەکردن چونکو پرۆسس و سایە وەزارەتە پلان دانان و دارایی دێ بەرهەفکەن دێینە ئەنجومەنی وەزیران دێ تعدیلات دخل سەرکرد جارەکە دیزەبرین تەبووان هەردوو وەزارەتە شنیکە ئەو دێوان تعدیلاتە ڕاز بەکەن و دێڕەشنوێ سێتی ماهیکەین نە ئەنجومەنی وەزیران لێرە دەنگ ئێدەدان و دەهێنێرن بۆ پەرلەمانی حتان و کە نەدەنگدانە ئەنجومەنی وەزیران هاتیەکردن و نەهناردناوێ بۆ پەرلەمانیژی هاتیە بەڵام دەنگۆی ئەوە بڵاوکرایەوە لە چەند هەفتەی ڕابردوودا کە لە ئەنجومەنی وەزیران ڕێکاری یاساییەکانی تەواو بووە حتان و کە حتا دەنگ نایەتەدانن سەر معناوێ هێشتا یا مای ئەم نزانین ئەف مانەش بەر سعرە گازێ یەکلا نەبوویە یانجی پشتی گۆڕینا دینار و دولاری و بەهایوان کارتێکردناوێ حتمەن 12 تریلیۆن حتا 15 تریلیۆنان دێکورتێنانێ پەیداکەتن وێتن چەند پێداچوونەکە دی بۆ هەمی خەرجیا بکەن دا بشێن تعویزا وێ کورتێنانێ بکەن ئەوە اتفاقای دیناری و دلاری دا چه بوی دیاره حتى نو که او باشە دکتۆر بە دەنگدان لەسەری لە نێو ئەنجومەنی وەزیران ئەو کێشەی کە ئێستا هەیە و دواتر ئاڕاستەکردنی بۆ ئەنجومەنی نوێنەران ئەو کێشەی کە بۆ بەهای دیناری عێراقی دروست بۆ چارەسەر دەبێت بێگومان حکوومەت دوو ڕێکل بەروێ یان دەچیتن ئەو خزێدەیە پەیدا بوو یعنی نزیکی 12 تریلیۆنا اش بەهای موازنێ پشتی بەهای دیناری دلاری هاتیە گۆڕین تقریبا دێتەخارێ یان دەوێژی هاوێشتە سەر یعنی دەوێژی کەتە عجز بۆ نمونە بەرینۆکە ئەگەر عجز 6 تریلیۆن بی دەبیتە 72-75 تریلیۆن یانجی دەچتە بژارتە دوێ ئەوەیە کۆ کورتێنانێ بکردن پێداچۆنێکی هەمی بودجێدا بکردن بەشێ تشغیلی و بەشێ وەبەرهێنانێ هەردووکە وێدا بچیتن و ئەو نەفقاتێت بۆ دانین ئەو پارێ بۆ دانای گیڤێشیتن کێمتر لێبێن بەرامبەر وی پارێ فەرقیە دیناری دۆلاری ئەبێژی ئەکیت وەختێک بێتوێت هەرچەند دەبێت حکوومەتی حساباتێت وێکردن باشە پێشبینی دەکرێت لە چەند جێگیری بکات حکوومەتی عێراق ئەنجومەنی وەزیران بەهای دۆلار لە چەند جێگیر بکەن یا جێگیر بۆی 1300 وەک وەزارەتە دارایی دۆلاری خۆی فرۆشتە بەنقا مرکزی یعنی بودجە عێراقی سەر 1300 جێگیر بووی بەنقا مرکزی حتا گەهیتە دەست هاوڵاتی دەچتە 1320 ئەوە ئەمش بێت منتهینە کاتامە یەکێک لە کێشەکان چارەسەر بوو کاویش بەهای دراوەکەیە سەبارەت بە پرسی سوتەمەنی و غاز ئەمە لە نێو پرۆژە یاساکەیە چ کاریگەریەک دروست دەکا تبزاني دهات من وبالصدى تقريبا غازة جي سعر دوين يبنزي نسبيا كامازن يعتدا تشد بيتن برينو كا سروا ونطو بينجا بو هنجي هادون بجا خملان بو بحفتي وبينجا وقتها يد بن حفتي وبينجا دا او چون شيستا خملان بشتي هنجي سر كفتا حشتي وبينجا هاتن بحفتي خملان بقفتي جارة كادي يعني نزل بيتابع حشتي وشارع حشتي وسياد كده حشتي وبينجي عموما احتمالا وانی خۆی کلا کرێت سەر $7 ئەگەر
gelek hata xartir hefte û dolarat bîtin destî dirêjkene yedekî eger zêdetir lê hat û çû sera û nota ihtimala budceka ya tekmîlî ya temamker dîmahîka salê pêşkêşke. باشە دیارە ئەگەر پرسی غاز کە باسی لێوە کرد جنابەت چارەسەر بێت کێشەکانی کە پەیوەندی هەیە بە هەرێم و بەغداوە دووبارە کۆمەڵی کێشەی دیکەش باسی لێوە دەکرێتەوە دکتۆر ئەویش فرۆشتنی نەوت و غاز و وزا لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەمە لە نێو پرۆژە یاساکەیە دەستکاری دەکرێت پێم وابێ لە مادەی 114 115 گەرە هەڵە نەبم چۆن باس لەم بابەتە دەکرێت؟ پشتی بریارە دادگەها فدرالی ئەو مادێت هاتنە نوێسانە بودجادا هەمی گاوا بە مادێ دەهەی 11 گرێدا هەرێمێ بە ئەم بەرامبەر سێ بژاردا یان بژاردێ بەرینۆکە و بەحسی 250,000 بەرمیلە هەرێم ڕادستی بەغدا بکات بەرامبەری وێ بودجەی بۆ هەرێمە بێدەدانان یان بژاردێ 2022 هاتیە جێبەجێکردن بۆ بڕە پارەیەکی وەکی 200 ملیارێکی هەیوانە بۆ هەرێمێ بدانن ناوێکی بۆ بدانن و بۆ هەرێمێ بدانن یانجی ئەبەیە نەخێر بژن ئەم پشتی بڕیارە دادگەها فدرالی پابەندیم بڕیارە دادگەها فدرالی و وێتن هەرێم هەمی گازاخۆ ڕادەستکردن ئەگەر ڕادەست نەکردن هیچ دینارێک بۆ هەرێمێ ناچیتنە فەرسێ بژاردەیە هەنگ بژاردەش هەمیان نزیکتر بۆ جێبەجێکردنێ پیتنا من دێ بابەتێ 200 ملیارە بیتن بەس ئەس نزانم دێ چ یعنی دەرچایەکی بۆ بینن چونکو هەرێم گازاخۆ ڕادەست ناکردن و نەشێتن 250,000 جی حتانوکە یەک جار بەرمیلێک جێ ڕادەست نەکردی کاتە دووبارە هەرێمی کوردستان دەکەوێتەوە نێو ئەو مفاوزاتی لە ساڵی ڕابردووا کردی بۆ 200 ملیار دینارەکە ئەگەر ئەم زفرینە وان مفاوزاتت هەنگێ هاتینەکردن بۆ 200 ملیارە نادۆکردن 200 ملیار پشتی پەسەندبوونا بودجێ هاتیەت بابەتی گفتوگوە هاتیەکردن ئەگەر ئەوەڵ بودجە 2021دا پەسەند بووی بابەتی 250,000 گەمترنە بۆ هەرێم ڕادەستکردن و دوێرەدا خاڵەکە مەترسیدار نوێزدا بۆ هەنگێ مەگوتەژی حکوومەتە هەرێمێ قالە vê xalê qebîl nekin ku nexêr em dê qebîl keîn û em pê razîne hîn tê perînin ewa ku dibêjîtin eger herêm pabend nebû yek dînar bo herêmê nadîtin herêm pabend nebû çi bû nehat mufawzateka dî hat dekirin navbeyna her du serok wezîran da û derencamê wê bûne rêkeftina 200 milyara dadgeha federalî nûke hata rawestandin taan lêdan إذن بدهم بين 200 مليارات بچنا ويدي دي بو هرم فريكن او بابت يماي كاد چ درچای گودیتی هم نزان جاری باشە دکتۆر لە نێویشیاندا ئەو پشکی 400 میلیار دینارە کەوا بڕیار بووی مانگەکانی دە و یانزە و دوانزە بوو ساڵی ڕابردوو بنێردرێت کە محەمەد شیاع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق بڕیاری دابینێرێ بۆ عێراق لە دوای ئەو تانەیەوە ئەم بڕی پارێژ بۆ هەرێمی کوردستان ڕاگیرە مەجالی تیا ماوە بۆ ئەوی مفاوزات و لێک تێگەیشتن لەسەر ئەم 400 میلیار دینارە بکرێت ئەو 400 میلیار چوونە و ئەو بێت ئەم شبیرکەینەوە ئەم مەمنوع بین ئەگەر داخواست نەکەن هەندی ماوەرگرتین خراپسکرینەوە چونکۆ وەکی دادگایت بێژیتن نەت یاسایینە معناوێ هەندی وەرگرتین نەت یاسایی بوون بێتن بێنە زبراندن لەوە ئەو 400 میلیار بابەتێ کۆتایی هات ئەمێ بەحسی ڕێککەوتنەکە نیتگەین کۆ ئەف ڕێککەوتنە بێتەداڕێژتن بودجێدا چونکۆ ئەف ڕێککەوتنە ئێکش بەشێت شڕۆتێت هەرێمێ بووە سەر وی ئەساسی بەشدار بووین حکوومەتە بەغدادا یعنی بەشێکەش ڕێککەوتنی چاوابرێکەوەکی بەحسی جێبەجێکردنا مادێ 140کان بەحسی یاسا گاز و غازێتکان بەحسی دەرێخستنە حەجی شعبیش دەبارێت ڕزگارکردیان ئێکشوانیت کووردا ئەوەیە کو 200 ملیار بۆ هەرێمێ بن ئەیتر ئەوە ڕێککەوتنە لایەنین سیاسیت ڕێککەوتن گەل هەرێمێ گریە بڕکات بێتن پابند بن دەرچەیەکی ببینن وان 200 ملیارە بکەنە بەشێکش بودجە هەرێمێ یان چی دەرچەیەکە یاسایی بۆ ببینن باشە ئەم کێشانە دکتۆر ناوبەنە و سەر هەڵدەدەن یاخود دەبینین تەنسیقیەک تەناقوزاتێکەیە لە نێوان بڕیارەکانی ئەنجومەنی وەزیران لەگەڵ بڕیارەکانی دادگای فیدراڵیدا
یعنی هەنگاوی دواتری لایەنە کوردیەکان حیزبە کوردیەکان لە بەغداد ئەبێت چی بێت بۆ ئەوەی ئەم کێشانە هێندە دووبارە نەبنەوە؟ جێداخەیە منوکانینە لەانێکی سیاسی کوردی کۆم یێڕێکەفتی من بینی بەگافکێ مەسەلەن شان دێتن هەندێک لەانێ سیاسیە تێدا هەندێک تێدانینن حتى نو که هیچ دانشتنك نكريا الجل اندام برلمانت خو افلشان دين ولان سياسيتن الجل اندام برلمان كرد نري نشتينا حتى نو که جورا كاري كردي نهات يضانان يعني ام بيجين سرو كومارو وزيرة ما كرداو سرو فراكسيون يعني اندامت كرد الفيري الجل شان دي برين نقاري كاتش ده چه ريك هنا ام بين في بابتي ابي همين هات يكرن لا بديتنا من كاتشوا بيشيل كرنا يعني ريكافتنا 200 مليار هذا كرن افتش تشتدي جي همي هيكل دي فيكي دينا بيشيل كرن و كل جاري شروي نبويا افر راستي شروي ابويا شر بوزيتيف شر عندك برجوانديه برطان لوا هيكل دي فيكي ديت بيشيل كرن و هيج بنگا بجينا تحافظ باشە دکتۆر دێمەوە سەرپرسی موازنە پرۆژە یاسایی بوجە پشکی هەرێمی کوردستان بە چەند تێیدا جێگیر کراوە و ژماری دانیشتوانی هەرێمی کوردستان زیادی کردووە ئەمە ڕەچاو کراوە لە نێو پرۆژە یاساکەدا ژمارە یا دانیشتێت هەرێمی ژێت تێدا بووینێت عێراقی ژێت تێدا بووینەوە ئەم بێتن دیفڕێژێ بچین ماسێ بژاردەیەکەین بجارده هفته صديق و هرم داخستگیری بجارده البودجت بری 2021 هاتیه پسند کرن کو 12.6 حقویا و بجارده یک بودجت 2021 دا کو 13.9 بویا یعنی 14 صدیق بویا دیتن همون بجارده 14 صدیش همیان ازیکتره بو جیبه چی کرنه چونکو اول دیف جمارة دانشتیانه دیف بطاقة يا تمويني الديف كتابك الرسمية وزارتها بلان دانانه تشتكي هاي بيتن هرم داخاص كتن أبيكو دانشتي جلكت هاي نخل كي هرمنا والهرم دانشتينا ونمنا أوارنا ما كرد إيراني هاي كرد سوريا هاي تركيا هاي الجل أوارد حكومة اتحادية فهمي بارجرانين أبو حكومة هرمة جهة بنزينة جهة بهاين الدفمة بس أجر ببيد حسابات وأف بجاتي تضانان بوزارة التندرستية فروردية ريكوبانا يعني نافقوية بوهمي أفهمي أف جابديريا فامرو بخرى الهرمة إشلا همي وزارة الدام ودزجات حكمة دادة دايرن لا وبديتنا من بيتن حكومة هرمة جمارك هبيتن يوان كسي دانشتي الهرمة ونخل كي هرمة أواجي داخاص كتن كو بشك بوانجي بيتا ترخان كرن باشە ئەم لە سەدا چواردەی کە جەناب باسیلەوە دەکەی بە ئەگەرێکی زۆرە ڕەنگە ئەو نەبێت پشکی هەرێمی کوردستان ینی ئەگەر هەڵسەنگاندنێکی گشتگیری بۆ بکەین دکتۆر ئەم لە سەدا چواردەیە بەپێی مافێکی کورد بۆ نێو ئاوارانە و پەنابەرانی کە جەنابیش باسیلەوە کرد ئەو ژمارە زۆری دانیشتوانی عێراق یعنی ئەم پشکە باشە ئەم لە سەدا چواردەیە لەگەڵ ئەوەی کە دارایی عێراق ئەوەی باسیلەوە دەکرێت زۆر زیادی کردووە لەگەڵ ژماری دانیشتوانیش جارێ ئەگەر ئەم پرسیارەی ڕەنگی بکەین بێژین کام بژاردە بۆ هەرێمێ باشترە پابەند بیتن گەل بەغدا یانجی پابەند نەبیتن بێگومان دیتنامە وەک حساباتێت هیر بێنەکردن بۆ هەرێمێ باشترە گەل بەغدا پابەند بیتن شکۆ سەربەخۆ یعنی پابند نبیتن و هیچ بۆیش بەغدانەیەش بەرچەند هۆکارێت سەرەکیە ئیکێ ئەو پارێ دەیگەهیتش بۆ جاوێ البەغدا پترە شوێیە ئەگەر گازا خۆ سەربەخۆ فرۆشیتن بگەهتێ ئەڤە یا ئیکیا دوێ ئەمە زانین ئەگەر خودێ نەکەتن هەر ئەزماکا بێتن و کە بگەفتێ بەحسی ئێشەکە یا دژوار یا تێدەگرن بۆ دێ وەکی کۆرۆنایی بەکە کوڕەل ئارسیا وەرگریتن خودێ نەکەتن ئەگەر تشتێکی ئۆساڕیک دەتن عێراقی یادەکەکێ باشی هەی هەرێم وەختێکیدا 30 ملیارە دەنگدارە ئەڤە یا دوێ یا سیە ئەمریکا چەندین
يعني شکایت سر هرم هاینو سروان دولت هاین غازا هرمت کرن و نزیکترین شوان کو اول پاریس دادگاه سر کرینا ترکیا بو غازا هرم و بحثی 26 مليار دولار تذكرن وبو عراق هذه كلابي أبا ياسية يا شاري أزماكا يعني ركودك اقتصادي أو بورية الركيدا ودنيا خير حسابات القبض كتن أبا جيب هرمي هيك بنمايت يعني برجريا أزماكا وصانين يا بينجي يا ديمايكي منطقة خريت كلام دنا كده بوريتن بسر شر أوكرانيا وروسيا هذه دي دنیا یا السروان هر دو جمسترا امریکا و روسیا یا اوکراینیا و روسیا یا دافش بیتن هر از امریکا و صدا ویتن دولت و گریدای بیتن دیتن آمن نشتن ناوی شر مزندا يعني سربخويا خو بارزيتن يا ابوري جبرفان خالا هم يابديتن من يفر هريم بابن القلب بغداد باش دكتور لنيو أهم مجرمانية دا كيش السياسية كان ينو خوي عراق بدي دكرت كيش أجر بس اللي هو كين أقليمي وهريمي كان نيو دولتي كان يجني عراق ده هالرنجان داوة توا أمانة هيج كاري جريج لو دا ناكن كبروجيا سايبوجا درنگ تربقاتني وانجومني نران بديتنا من شبروان ململانا وان هو كارا هميا بدن دولة العراق بينغافت لستر باوجيتن كو بجيزي بنريتن شبار يا كيما مشكلة كمازنيا ديناري دولاريا هيو احتمالا بيتا اكشوان هو كارت اگر حكومات زبرانه جاي كنترول كتن حكومات بخسرة بيتا اخستن ولادان ابيا ايكي دوي اكمل ملانا بگمان رنگ بدانه که راستوخوی العراق هی چونکو گلما و العراق نگله که سربخویه بلکو ولا آوی یا گرده دولت دوروبر به یعنی بریاراوی ندسته ویده و که او دولت جی امریکا برجواندیت واتک بچن و او پار البردسته تجیزی بزی نیده یهی دسته حولاتی دی آریشا ماستر لین لوا ایک شوان رکت کو جلك آريشت عراق بيشارة سربن زي تشريع كرنا ياسايا بوجي باشا دكتورة ما كم دوا برسيار دميت بزانم لقل آسان كاريا كان بو بروجي سايبوجا بو موازنة ورده خريكة رجكا سايكي خوي دقريتوا كومالك برسيديكا شاوري دكريت بهاي دينار كي آسايبتوا لبازار كاني عراقة بهاي ديناري آساينا بيتن إلا چندتشت بين يعني بين الآراء وجبا جبا يا إيكي أفيا بيتن عراق قابن بيتن بنظام سويفت 100% يا دوي بيتن كنترولا رواندنو سبيكرنا دولاري بكتن يا سيه بيتن يعني حكومات إيكا هند دولاري بنت سيكي كو عرض وطلب نزيكي إيكبن چند عرض وطلب اتفاقية كمظنة بين دابيتن ديقابة كمظنة بين هر دو سعرة دابيتن يا بازار يا حكومات يا چاري بيتن حكومات آسان كاريا بو بازرگان و بوان كسي $200 هاي يعني پیشکش كتن حتى نو كا حتى تراپورتا هواجي دهات كو قلبالغا جلك مازنا الفرقخانه هي كو خلق بچيتن دولاري ور بگريتن بسيار اويا دي بوچي جهه جبتن هبيتن و دي بوچي في قلبالغيه ما شركيديت الكترونيين يعني شينا جهه كي ده جه بين دانان ابا ياسيه بدگرن يا چاري يا جلك فرويا تخا او كسد دولار دي بركبيتن تخدوان برفرهتر لبکن یعنی بونو منه وگافتی گشتیاری ورگرید بازرگانی ورگریدن ام لبگرین چه خیلی هنه پیوستی به هی یاش همی مهمتر اویا کو حکومت ولایان سیاسی اراده هبیتن کو دیناری دولاری الاستا براوز دینن چونکو یوساته تا دیار کردن وساته تا خواندن نه حکومت جلکا جدیه ونلا يعني سياسي اتبشتبان بلكو هردو
gelek sistem cêvecêkirina evê prosesî de. باشە حکومە دەتوانێت ئەم هەنگاوانی ئەم چەند مەرجی جەنابە باسی لێوە کرد جێبەجێ بکە؟ حکوومەت دەچێت هەندێکا بکەن هەندێکا ژی نەشێت بکەن چونکۆ مافیا و گەندەلکار gelek şwan destêwa hindê dirêjet nav hikûmetê de û gelek şwan xwedbînin masterij hikûmetê yanî Serokwezîrê çîtin dîwanekî rîn texarê ew dîwan yê dibêjîtin Serokwezîr muwazef heldef me. بەڵێ بەڕێز دکتۆر جەمال کۆچەر ئەندامی ئەنجومەی نێنەرانی عێراق زۆر سپاس کە لە بەغداوە میوانی ئەم بووی ماندوونەوەی.